هەرچەندە هەندێک لایەنی سیاسی بانگەشەی بایکۆتی هەڵبژاردن دەکەن، بەڵام هێزە سیاسیە خاوەنە ژمونەکانی دوای 2003 عێراق جەخت لە ئەنجامدانی دەکەنەوە. بەڵام زۆرێک لە سیاسەتمەداران و ڕێبەرانی ڕاپەڕینە جەماوەریەکانی ناوەڕاست و خواروی وڵات بڕوایان وایە هەڵبژاردنە چاوەڕوانکراوەکە ئەمان پێکاتەی سیاسی و پارلەمانی ڕابردوو بەرهەم دێنێتەوە بە ئەمان کارنامە و پشک پشکێنە و گەندەڵیەوە. بەشداری نەکردنی هەندێک لایەن لەو هەڵبژاردنەی داهاتوودا ڕێگر نابێت لە ئەنجامدانی، بەڵام شەرعەتی دەخاتە ژێر پرسیارەوە، بە تایبەتیەوە هۆکارانەی ڕاپەڕینی تشرین یەکەمی 2019 هەڵگیرساند و بازاران قوربانی لە کوژرا و برینداری لێکەوتەوە تا ئەم ڕۆژ بەردەوامە و ئەو خواستانە جێبەجێ نەکراون، بەڵکو تیرۆری ڕێبەرانی ئەو ناڕەزاییە جەماوەریانەش بەردەوامە. ڕاپەڕینی جەماوەری بۆ گۆڕانکاری ڕیشەیی بوو لە چینی دەسەڵاتداری وڵاتدا کە بەرپرسە لە شکست و ناکامیەکانی بەڕێوەبردنی وڵات و بادەردانی سامانی گشتی و خراپی بژێوی هاوڵاتیان و بەرزبوونەوەی ڕێژەی هێژاری و قات و قڕی و خراپی خزمەتگوزاریە سەرکیەکان و بڵاوبوونەوەی شێرپەنجەی گەندەڵی ئەمەلایەنە بەناو جونگەکانی دەوڵەتدا کە بۆتەوە کاری بێزی پێگەی عێراق بەڕادەیەک وڵاتانی ناوچەکە و جیانی هانداوە بۆ دەزوەردانە کاروباری ناوخۆی و ئاراستەکردنی پێکاتە جیاواز و ناکۆکەکانی. ڕایت فامی سکرتێری حیزبی شوێعی عێراق بە ئاماژەدان بە بایکۆتی هەڵبژاردنی داهاتوو هۆکاری بڕیاری پارتەکەی بۆ ئەوەی گێڕایەوە کە حکوومەت هەروەکو لە زۆربەی کەرتەکاندا ناکامە لە بەڕێوەبردنی هەڵبژاردنێکی ئازاد و شەفافیشدا سەرکەوتوو نابێت، بۆیە لەو هەڵبژاردنەدا هەرەوە چاوەڕێ دەکرێت کە ئەمان کاڵای ڕابردوو بۆ سیاسەتی داهاتوو بەرهەم بێنێتەوە. زۆرینەی ڕای شرۆڤەکارانی عێراق لە بواری هەڵبژاردندا لەوە کۆدەنگن هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوو بە پلەی جیاواز هاوتەری بووە لەگەڵ ساختەکاریدا، ئەوە جگە لە بەکارهێنانی دارایی گشتی و داهاتەکانی دەوڵەت و هەژموونی سیاسی و میلیشیایی و سەپاندنی ژینگەی ترسناک بەسەر کۆمەڵگەدا، ئەوە جگە لەوەی پێکاتی پشک پشکێنەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان شوناسی سربەخۆیی و بێلایەنیە و دەستگایە دەخاتە ژێر پرسیارەوە. عێراق لە دوای جەنگی کوێیت کاریگەری سیاسی لەسەر وڵاتانی ناوچەکە ڕووی لە لاوازی تەواو کرد. لە دوای ساڵی 2023 نەک ئەوەشی لەدەستدا بەڵکو هەژموونی وڵاتانی ناوچەکە و خۆراوە بۆ دیاردەیەکی قۆناغەکە تەنانەت تێکدانی ئاسایشی وڵاتەکە کردیە لانکەی تیرۆر و کرایە پاساوی دەزوەردانی بیانی لە کاروبارەکانیدا. جا ئەگەر هەمان کاڵای سیاسی پێشوو بکرێتەوە بە باڵای وڵاتدا ئەستەمە عێراق بکاتە کەناری ئارامی و سەقامگیری سیاسی و گەشەی ئابووری و شەفافیت، بۆ ئەگەر بەغدا ببێتە پێگەی لوتکەی کۆنگرەی وڵاتانی ناوچەکەش لە برێەوەی بەغدا ئەژمون لەسەر وڵاتانی بەشدار دروست بکات، ئەوە ئەوانن لەسەر پشکیان لە کێکی ئابووری عێراقدا مشتومڕ و ململانێ دەکەن نەک بە پێچەوانەوە.